باز لە چۆنیەتی و شێوازی هەڵسەنگاندن و ئەو مەرجانەکەین کە ئەم ساڵدانراوە بۆ وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگا وەرزشیەکان مەرجەکان چین کە لەبێ لە فێرخوازەکەیە هەبێتە لە پەیمانگای وەرزشی یان زانکۆ ئەو زانکۆیانی کە تایبەت کراون بە وەرزشی وەربگیرێن و فۆرمەکان کە لە ئێستادا دەست بە دابشکردنی فۆرمەکان کراوە ئایا دابشکردنی فۆرم و وەرگرتن و پڕکردنەوەی فۆرمەکان تاکەی بەردەوام بێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئاریان نووری فەقێ بەڕێوبەری پەیمانگای وەرزشی سلێمانی گفتوگۆکەین مامۆستا ئاریان سڵاو دەبێ بەخێر بێت سڵاوتان لەبێ باینتان باش بەیانی باش مامۆستا با لەوە دەست پێ بکەین لە ئێستادا دابشکردنی فۆرم لە پەیمانگای وەرزشی سلێمانی دەستی پێکردووە فۆرمەکان لە کەیەوە دەستی پێکردووە و تاکەی بەردەوام بێت بەڵێ لە 15ەوە دابشمان کردو دەستمان کردو بە دابشکردنی فۆرم هەتاوەکو 15 بەرداوامە بین ڕۆژانی یەکشەمان و چوارشەمە لە کاتژمێر 8:30 بەیانی و هەتاوەکو سەعات 12:30 کاتێشتا چەند ڕۆژێک مەجال ماوە بەڵێ مامۆستاریان کامێک لە خوێندکارەکانە توانن یان بۆیان هەیە ئەم فۆرمانە وەربگرن مەرجەکان چییە بە وەرگرتن بەڵێ تاما ساڵانە بەپێی مەرج و بڵێن ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە کۆمەڵی مەرج و پێوەردە ئەندرێ بۆ فێرخوازانی کە پێشکەشی پەیمانگاکەن وام ساڵی شۆک ساڵانی پێشووتر هەمان مەرج و ڕێنمایی هاتۆ بەڵام چەند گۆڕانکاریکی تایە لە خاڵەکانە بۆ نمونە لە 1/1/2005ەوە مافی وەرگرتنی فۆرمی هەیە کەواتە خوێندکار دەبێ لە 18 ساڵ زیاتر نەبێ و دەرچووی پۆلی نوێی بنەڕەتی بێ وەرگرتنیش پێوەری وەرگرتنەکە لەسەر سنووری جوگرافیا بێ بۆ نمونە ئەو خوێندنگەی کە لە ناو شاری سلێمانیا لە نزیک پەیمانگاکە بێ ئەو مافی ئەوەی هەیە فۆرم وەربگرێ و یەکێک لە مەرجە سەرەکیەکانەوەی کوڕ و کچی شەهید بە ڕەچاوکردنی خاڵی یەکەم و دووەم و سێم کە باسم کرد دەتوانێت بەبێ کێبڕکێ بچێتە پەیمانگا و مافی وەرگرتنیان تا تەمەنی 18 ساڵ کەمتر بێت سنوور جۆگرافیاکە نمرە هیچ کاریگەری هەیە بۆ وەرگرتن لە پەیمانگا گرنگەوەی دەرچووی نوێی بنەڕەتی بێ بەڵام 100 بە هەڵسەنگاندنە بێ لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتمەند هەڵسەنگاندنەکە چۆنێ بە مامۆستاریان بەڵێ هەڵسەنگاندنەکە لیژنەیەک پێکە هێنرێ لە وەزارەتی پەروەردەوە ساڵانە لەناو پەیمانگاکانە چەند مامۆستایکی بەڕێز هەڵدەبژێردرێ و ئەم مامۆستایانە ناوەکانیان بەرزەکرێتەوە بۆ وەزارەتی پەروەردە پاشان لە بەڕێوەبەرایەتی گشتی پەیمانگاکان بە فەرمانێکی وەزاری ئەو لیژنەیە دائەنرێت بۆ پەیمانگاییکەوە اختیبارەکەی تیاکرێ ینی مەرج نییە ئەو پەیمانگایە کە خۆی لیژنەکەی دروست کردووە لە هەمان پەیمانگا هەڵسەنگاندن بکرێ و هەڵسەنگاندنەکەش بریتێ لە کۆمەڵێ میکانیزم کە لە چاوپێکەوتنی زارێکی و دەست پێکە هەتاوەکو ڕاکردنی 100 مەتر و ئەم کۆمەڵە میکانیزم و پێوەرانی کە دانراوە چەند بڕگەیەکن و هەر بڕگەیەکی کۆمەڵە نمرەی لەسرە لە کۆتاییە بە پێی ڕیزبەندی باشترین یان یابەرسین نمرەی ئەنجامی ئەو هەڵسەنگاندنە کورسەیەک مسۆگەرەکە هەتاوەکو نزمترینیان بە پێی ئەو ڕێژەی کە دیاری کراوە لە وەزارەتەوە ئەم ساڵ دیاریتان کردووە چەند کەسیا چەند خوێندکار وەرگیرێت بەڵێ ئێمە داوای 100 خوێندکارمان کردو ئەم ساڵ 100 فێرخوازمان ئابی 100 خوێندکارمان هەیە ئیتر بە کوڕ و بە کچەوە بەڵێ بە کوڕ و بە کچەوە باشە دیاریتان کردو چەندێکی کوڕ بە چەندێکی کچیان نا هەموو ساڵێ ئێمە بە یەکسانی دابەشیەکەین 50 کوڕ و 50 کچ بەڵام لە وەزارەت ڕێژەی کوڕەکان زیاد دەکرێت کچەکە تۆزەکەمەکرێتەوە ئەوش بۆ پێی کە خواستی ئەو فێرخوازانە لێکەدرێتەوە کە پێشکەشیەکەن بۆ پەیمانگا بە نمونە مەسەلەن ساڵانە با بڵێن بگینە 1000 فۆرم لەواچێ لەو 1000 فۆرمەیە 600 بۆ 700 با بڵێن کوڕ بێ ئەوەی دواتریان کچ بێ ئەوان شەوایان کردو بە پێوە زۆرترین ڕێژەکە پێشکەشەکە زۆرترین کورسیان بۆ دابی نەکرێت بەڵێ مامۆستا توانە جستەییەکان تا چۆن کاریگەرە بۆی کە فێرخوازێک ئاسانتر ناوی بێتەوە و وەربگیرێت لە پەیمانگەکەی بەڕێستان بەڵێ 100% کاریگەری هەیە وەکو باسمان کرد پێشووتر یانی گرنگ ئەوەی دەرچووی نوێی بنەڕەتی بێ نەیوتۆ بڵین کۆنمرەکەی لە ڕێژەیەکە دیاریکراو بێ ئەنجام مافی وەرگرتنی فۆرمی هەیە بەڵام لە اختیبارەکە سەنگی بڵین پێوەری سەرەکیە بووی کە ئەو خوێندکارە بتوانێت بە باشترین شێوە توانای خۆی پێشکەشکا بووی کە وەربگیرە لێ کێش و باڵا کاریگەری هەیە وەکو کێش و باڵا کاریگەریان نییە لەبەروی کە ئەو فێرخوازانەی کە فۆرم وەرەگرن تەمەنیان لە خوار 18 ساڵەوەیە ینی لە یەکێکی 2005ەوە نابێت لە 18 ساڵ زیاتر بێ ئەوان نابێت بە مەرجی سەرەکی بەڵام لێ هاتووی جستەی ئەو فێرخوازە و ئاست و توانای بڵین دیاقەی بەدەنی ئەو فێرخوازە ئەبێ بە پێوەەر بووی کە تا چەند بتوانێت لەو اختیباراتانەی کەوا دانراوە سەرکەوتو بێ بە نمونە بڵێن
یەک بازی تایە ئەو مەسافەی کە خۆی هەڵەیە بووی تۆمارەکرێ پاشان مرونەتی جستەی تاقیەکرێتەوە تا چەند نیشتانەوەی بڵێن قەدی ئەتوانێت بکە ئەویشی بۆ تۆمارەکرێ تەمارینەکانی بەتن و شناو هەروەها یاریەکانی تۆپی بالە و باسکە و تۆپی دەست تاقی ئەکرێتەوە تایدا ئەنجا ڕاکردنی 500 مەتری و ڕاکردنی 100 مەتری بەم جۆرە ئەمانە هەرێکە و پێوەرێک و کۆنمرێکی لەسەرە پاشان کۆ ئەکرێتەوە باشترین فێرخوازرێ لەو اختیبارێکەوە کراوە وەرەگیرێ باشەڵانەی لە نێو ئەو کەسانەی کە فۆرمەکان پێشکەش ئەکان کۆمەڵێکیان خۆیان وەرزشکاری پیشەیی بن بۆ نمونە لە پاڵەوانەتیەکانە بەشداریان کردوە ئەمە وەکو خاڵی ئەرێنی بان حسابەکرێت بزەبت زۆربەی ئەو فێرخوازانەی کە پێشکەشیەکەن باگراوندێکی ڕازیان هەیە ئەویش بوو پێی کە لایەنە وەرشەکانن یاوەکو لەسەر ئاسی عێراقیا و غەربی ئاسیامانتیایەوە تەن عەربی با بڵین مەدالیای ئاڵتونی بەدەستێ ناو یا شتێک بێ ئەو کاتی کە ئەچێتە اختیبارەکەەوە ئەو بڕوانامانەی کە بەدەستی هێناوە یا ئەو پشگیریەی کە لایەنە وەرشەکان هەیەی لە ڕێگەی ئەو لیژنەی کە چاوپێکەوتنی زارێکی لەگەڵاکە ئەتوانێت پێشکەشی بکە بۆی کە بتوانێت ینی جیاواز مامەڵی لەگەڵا بکرێت لە چاو ئەو یاریزانانەی کە بەڵام ئەمەوە ناگەێنێت کە وەرگرتنی مسۆگەر بێ ینی وەکو باسمان کرد هەر بڕگەیە کۆنمرێکی لەسرە لە چاوپێکەوتنی زارێکی 15 نمرێ لەسرە بۆی هەیە لەو 15 نمرەیە بۆ پێی کە باگراوندێکی باشی هەیە یاوەکو یاریزانێکی باش بێ بە پێی ئەو بەڵگەنامانەی کە پێێتی و ئەو پرسیارانەی کە لێ ئەکرێت کە بە باشی بیزانێت دەرەجەکەی بەرزترەکاتەوە لە چاوپێکەوتنی زارەکی زیاتر تریشکەخەنە سەر چ زانیاریەک بەڵێ بە نمونە ئەو فێرخوازە کە دێ یەکەمین بڕگەی کە ئەو چاوپێکەوتنی لەگەڵاکرێ تاقیەکەت و تاوەکو چەند بتوانێت توانای بیستن و بینین و لە ڕووی جەستەیەوە با بڵێن کەم ئەندام نەبێ بووی لە کۆتایە ئەم فێرخوازە ئەچێتە پەیمانگایەکی پسپۆری و دوای کادرێکی وەسەتی ڕازی لێ دەرەچێت لە هەمان کاتیشا ئەگەر وەکو مامۆستایەکیش خزمەتکە پێویستە متەکامل بێ لەبەر ئەوە یەکێک لەو خاڵانی کەوا جەختێکرێتەوە سەر تاوەکو چەند بتوان ئەم خوێندکارە شێوازی قسەکردنی و ئەو شتانی کە باسمان کرد باشە و توانای وەرگرتنی هەیە لەو پرۆسەیە خاڵێکی تر دوای ئەوەی کە پرسیاری لێ ئەکرێ مەسەڵەن تو یاریزانی چیت ئەمەڵ یاریزانی تۆپی پێم یا باسکە یا گۆڕەپان و مەیدان چەند پرسیارێکی لەو یاریە لێ ئەکرێ بزان تاوەکو چەند ئەم فێرخوازە زانیاری هەیە لەسەر ئەو یاری کە خۆی ئەیکاوە فعلەن ئایا وایە کە خۆی یاریزانی ئەوەیە شتێکی سەرەتایی و بەسیتن بەڵام وەکو وتم لەگەڵ ئەوەشە ئەتوانێت ئەو بڕوانامانی کە هەیەی پێشکەشی بکە بۆی کە بتوانێت ینی هەنگاوێک ستێپێک زیاتر بچێتە پێشەوە لە فێرخوازێک کە بێت و پێشتر یاری نەکردێ بێ بەڵام لە ئێستاە خۆناغێنەوەی تەواو کرد و وەخولەی ئەوەی هەیە کە بێتە پەیمانگای وەرزشی بەڵێ مافی هەیە زۆر ئاساییە هەمان مافو ئیمتیازاتی و خوێندکاری هەیەکەوە ڕاضیە بەڵام ئەوەی تایەکە ئەم خوێندکارە بەڕێزاتوانێت ڕسێرچی خۆی بکە معلومات کۆ بکاتەوە بۆی کە ئەو یاری کە خۆی دەستی شانیەکە کە ئەڵێ تایە باشم بەرژنی یاریزانیانەوە شتێکان بێلاواچی خۆی خولیاک لە ناخی خۆیان بێت و هەتاوەکو ئەو کاتی کە تەقدیمی کردو پەیوەندی نەکردو بە چیانەیەکەوە بەڵام زانیاریی باشی هەیە کەواتە ئەو چاوپێکەوت نەزارێکی ئەکوێتە سەر ئەو فێرخوازە خۆی تاوەکو چەند بتوانێت ئامادەی تیا بێت لەوەی کە بەشداریەکە لەو چاوپێکەوتنە بەوەی کە زانیاریی باشی هەبێت تەنها پرسیاری لەسەر ئەو یاریە لێ ئەەکەن کە خۆی هەڵی ئەبژێرێت یان گرنگە کە شارەزاییکی سەرەتایی لە تەواوی یاریەکانە هەبێت تابان باشترە ئەگەر هەیە بەڵام لە هەمان کاتیشا پرسیاری لێکن بۆ نموناڵێت تۆ یاریزانی چیتە حەزت لە چی یاریەکە وەڵام من لە هیچ یانێکە یاری نەکردو بەڵام حەزم بە تۆپی بالێ پرسیاری یاریزانەکانیان لێکرد چەند شتێکی بەسیتی لێ پرسێ بەس بۆ ئەوەیە کە بتوانێت ئایم خوێندکارە تا چەند کەسایەتێکی باشی هەیە بۆ ئاخافتن و قسەکردن لەگەڵ ئەو لیژنەی کە مقابلی لەگەڵاکە زۆر باش جا مامۆستا ئاریان ئێوە بیریشتان لەو کەسانە کردوتەوە یان ئەو خوێندکارانەی کە لە دەرەوە ئەگەڕێنەوە بۆ هەرێم ئەیان نەوێت لێرە درێژە بە خوێندن بۆ ئەوان مەرجەکان چییە؟ یەکێک لە مەرج و پێوەرەکان ئەوەیە ئەو خوێندکارانی کە لە دەرەوەی هەرێمن دەتوانن دوای پەسەندکردنی بڕوانامەکانیان لە وەزارەتی پەروەردەوە پێشکەشی پەیمانگا بکەن یعنی کەسێک پۆلی سەی لە دەرەوە تاواو کردووە کە گەڕاوەتەوە بۆ کوردستان ئەتوانێت لە ڕێگەی وەزارەتی پەروەردەوە لە بەڕێبەراتی گشتی بڕوانامەکەی کە بۆ پەسەند دەکرێت کەواتە مەرجەکانی تا بەدی ئەکرێت و مافی خۆیەتی فۆرمەکە وەربگرێت. بەڵێ مامۆستا بەگشتی بەدەمەوە هاتنی گەنجان و وەخولیای گەنجان بۆ پەیمانگاکان بەگشتی و پەیمانگای وەرزشی بە تایبەتی چۆنە بە هەردوو ڕێگەزەکە بۆ کوڕان و کچان؟ بەڵێ
خۆشببختانە ئێمە ئەتوانین بڵێن لەسەر ئاسی هەموو پەیمانگاکانی کوردستان زۆرترین ڕێژە ساڵانە فێرخواست پێشکەشیەکە ئەمیش ئەگەڕێتەوە بۆ ئەو پێکاتی کە شاری سلێمانی شارێکی کراوەیە و ئاسی ڕۆشنبیریان و خولیا و حەز و ئارزویان بۆ ورزش جیاوازتر لە هەموو شارەکانی تری کوردستان دەتوانین بڵین بە شێوەیەکی گشتی لە عێراقیشە ئەمە وای کردووە کە ئێمە ساڵانە بەلای کەمەوە لە بینی 1000 بۆ 1500 کەس فۆرم وەرەگرێ و کوڕان و کچانیش ئەتوانی بڵین کوڕتۆزە زیاتر بەڵام ئەو کرانە و ئەو سعابی کە بۆ پەیمانگاوەشەکان وەکو ڕەگەزی مێ ئافرەت تەقدیمیەکە لە هەموو پەیمانگاکان زیاترین ئێمە بەڵام باشە مامۆستا ئاریان تا چەند جەنابەت ئەوەندەی ئاگادار بیت کەسێک هەگەر بێتە پەیمانگای یان زانکۆ بۆ درێژە پێدان لە بەشی وەرزشی پەروەردەی وەرزشیە لە داهاتوودا لەوانەیە هەلی کاری بۆ بڕەخسێت بەتەشید ئەتوانین ئێمە ئەوە بکەین بە پێوە بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزە ساڵانەکە ئەو فێرخوازانە تەخەڕوجەکەن و بڕوانامەی دوبلۆم بەدەستێنن بەدەر لەوەی لە کەرتی تایبەتە ینی مەجالی فراوانترە بۆ دامەزراندنیان بەڵام زۆرترین ڕێژەی وەرگیران لە وەکووانە بێژ لە پەیمانگاکان و لە پەروەردەکانە پسپۆری وەرزشیە لەبەرەوەی خۆی لە ئەساسا میلاکاتی کەمە لە وەزارەتی پەروەردە مامۆستای وەرزش ینی ساڵانە خواستێکی زۆر لەسەر ئەوەیە کە ئەو فێرخوازانەمان کە تەخەڕوجەکەن ڕێژەیەکی دیاریکراویان ئەتوانن ینی لە پەروەردەکانە خزمەت بگەێن وەکووانە بێش بەڵێ مامۆستا ئامادەکاریتان چی کردو وەک پەیمانگای وەرزشی سلێمانی بۆ سەرەتای دەستپێکردنی خوێندن بۆ وەرزی نوێی خوێندن بۆ ساڵی تازە کە خوێندن دەست پێکات و بەگشتی ئامادەکاریەکانی پەیمانگا چییە لە هەموو ئێمە سەر لە پرۆسی دابشکردنی فۆرمان لیژنێکمان پێکێناوە بۆ دابشکردنی فۆرم لە چوارچێ ئەو مەرج پێوەرانی کە ئاماژەمان پێکرد پاشان لیژنەیەک ئەو فۆرمانە وەرەگرێتەوە جارێکتر وردبینیە کاتۆ بزان تا چەند ڕاست و دروستە لە دوای ئەوە لە بەرواری 28 تاوەکو 23 لە ماوەی 4 ڕۆژە ئەو لیژنەیەکی کە با بڵێن ئیختیباری ئەو خوێندکارانەکە دوای ئەوەی کە ناوەکانی خوێندکاری قۆناغی یەکەم ئەگەڕێتەوەوانی کە وەرگیراون دابشکردنی بە شەوانەکان و هەروەها بێتەوە ئەو پۆلانی کە تا چەند خوێندکار با بڵێن پۆلەکان ئیستیعابی هەیە و کۆبوونەوەی مامۆستایان و با بڵێن دیسپلینی ساڵی نوێ دەست پێکاتەوە بەڵام لەم مەرحەلای ئەمە سەکاتی دابشکردنی فۆرمای بێگومان نزانین وەرزش ئەبێ ئیمکانیەتەکانیشی هەبێت تا چەند لە هەر بۆ نمونە سلێمانیە ئەم ئیمکاناتانە بۆ بەشە وەرزشە جیاوازیەکان بۆ خوێندکاران دابین کراوە وانە بۆ نمونە بڵێ ئەمە هەر فێری هاندبۆڵ نەبووین لەبەرەوەی کە هۆڵەکەمان هەر ئامادە نەبوو یان بۆ نمونە ئایا وا هەیە ئەو وانانەی کە پێیان ئەوترێتەوە بە بەردەوامی ئابدیت بکرێتەوە بۆەوەی کە ئەگەر کەسێک هاتە ئەم بوارە خوێندی دواتر چووە با بڵێن بازاڕی کارەوە پەکی نەکەوێت لە ڕووی ئاپدەیت بوونی زانیاریەکانیەوە تاوان پرسیارەکە زۆر جوانە بە تایبەتی بڵێن سێکتەری وەرزش ئەو مؤسساتانەی کە ڕاضین ئەبێ لە ڕووی لۆجستیکی و دابینکردنی کەشوهەوایەکی تەواو وەرشی بۆ ئەو فێرخوازانە دابین بکرێ بەڵام وەکو لای بەڕێستان ئاشکرایە چەند ساڵێکە ینی بەگشتی با بڵین لە هەموو شارەکان و حکوومەتی هەرێم بە تەواوی سێکتەرەکانی و لە قەیرانێکی گەورەی داراییە و ئێمەش بێ بەش نەبووینە لەو کەم و کوڕیانی کە هەمانە و ئەتوانین بڵین مامۆستاکان بە سوپاسەوە لێرە حەزەکەم سوپاسیان کەم کەم تەرخەمیان نەبووە ئەو پەڕیتوانای خۆیان پێشکەش کردووە بەڵام لە هەمان کاتیشە ئەو نەواقسانەی کەوا هەیە لە ڕووی یاریگا و دابینکردنی مەسەڵەن کۆمەڵی پێداویستی شت وای کردووە کە فێرخواز 100% سود نەبینێ لەوەی کە بتوانێت دوو ڕۆژیکە خزمەت بگەێنێ بە شێوەیەکی تەواو بەڵام لە هەمان کاتشە ئەتوانێت مەسەڵەن ئەبدێتی خۆی بکاتەوە و لە ڕێگەی مامۆستاکانەوە کە هەماهەنگیەک دروست بکە ڕۆژانە و بۆی کە بتوانێت خزمەتێکی باش بگەێنێت مامۆستا بەشداریکردنتان لە ئەو خولانی کە ساڵانە ئەکرێتەوە وەکو فێرخوازەکان یان و خوێندکارەکان یان چ خولێکەیە کە تایبەت بێت بە پەیمانگای وەرزشی سلێمانی و خولەکە لە ناوخۆی خۆیان ئەکرێتن بەڵێ طبعا چالاکیەکانی پەیمانگا خۆی لە دوو جۆر چالاکیەکێتەوە لە ناو خۆی پەیمانگا و دەروی پەیمانگا ئێمە ساڵانە هەر لەگەڵ دەستپێکی داواما پێشەوەی بچنە ناو پرۆسەی خوێندنەوە لیژنەکان پێکەهێنرێ و لیژنەی چالاکی و بۆنە و با بڵین ئەکتیڤیتی پەیمانگاکان دائەمەزرێ ئەم چالاکیە کار لەسەر ئەوواکە کە لە بەروارەکانە چەند چالاکیەک لە ناو پەیمانگا بەکردنەوەی خول
ئەگەر تۆپی بالە بێ یا باسکێت بێ یا تۆپی دەست بێ هەر یاریێک لەو یاریانی کەوا لە ناو پەیمانگا ئەخوێنرێ بکرێتەوە بۆی کە خوێندکارەکان زیاتر ئاشنا بن بەو یاریە و لە هەمان کاتە چالاکی دەروی پەیمانگاشمان ئەوەیە کە لەگەڵ زانکۆی سلێمانیا یاوەکو پەیمانگاکانی تری کوردستان یان لە ڕێگەی پاڵەوانێتیەکانەوە کە ئەنجامەدرێ بەشداری بکەین و زیاتر خوێندکارەکانمان برەوە بۆ توانای خۆیان بن و خۆشبەختانە ئێمە هەتا ئێستا هەر چالاکیەکرابێ لەسەر ئاستی هەموو پەیمانگاکانی کوردستان یەکەم بووین. باشە هیچ نمونەیەک هەیە کە بوون من لە پاڵەوانێتێکە بەشداری پێکرا بێ هەر لە ناو کوردستانە نەبێت لە بەڵکو لە دەروی کوردستانی شابێت؟ ئەوە یاریزانەکانمان لە خوێندکارەکان لە ڕێگەی یانە وەرشەکانەوە مەسەڵەن پاڵەوانێتێکە کرێت لەسەر ئاسی غەربی ئاسیاوەکو عێراق یا دەرەوەی وڵاتانی عەرەبی خوێندکارمان زۆرە کە بەشداری کردو و مەدالی ئاڵتوونی هێبەدەستێناوە لە بوارە جیاوازەکانە لە گۆڕەپان و مەیدان بێت لە تێنس بێت لە یارە تاکەکانی ترا توانیوتی بەدەست تا چەند ئەم چالاکی و خولانە گرنگە بۆ خوێندکارەکان بە تایبەت خوێندکارانی پەیمانگای وەرزشی؟ بەڵێ خۆی ئەساسی ئەم پەیمانگایە شوارچەوەی چالاکیەکانە ئەو ئەکرێ وەکو ئێستا بەڕێستان ئاماژتان پێکرد لە ڕووی پێداویستیەوە هیچ شوێنێک متەکامل نییە بەڵام ئەم چالاکیانە وا کاکەوە خوێندکارە زیاتر لە ڕووی پراکتیکیەوە تەکەویف بکات لەگەڵ ئەو جەوەی کە تایە خۆی خوڵقاندووە ینی زیاتر ئاشنابێ بۆ یاریکەوە ئەیکا با بڵێن خوێندکاری قۆناغی 1 و 2 3 تەنها مەهارە خوێنن بەڵام کاتێک کە خولیان بۆکەیتەوە لە ڕێگەی ئەو یاریەوە فێری تەحکیمیشە بن و شێوازی پلاندانان یاریەکەش ئیسفادەیەکی لێکە ینی زۆر گرنگە بۆ فێرخواست کە لە ناو پەیمانگایە لە هەموو قۆناغەکانی کە تا ئەخوێنێ ساڵانە بەلایکەمەوە چەند چالاکیەک ئەنجام بدرێت لەکردنەوەی ئەو خولانە. زۆر باش خوێندکار ئەگەر فۆرمی پێشکەش بە ناوەندە خوێندنەکان کرد دوای هەڵسەنگاندەکان ناوی هاتەوە چەندە کاتی ئەبێت بەوەی کە پەیوەندی بە ناوەندەکەەوە بکات؟ ئەوە لە ماوەی 10 ڕۆژە پێویستە خوێندکار پەیوەندی بکە. طبعاً ئەگەر لە ماوەی ئەو 10 ڕۆژەیە پەیوەندی نەکرد ئێمە ئەو لیژنەی کە تایبەتمەندە لە وەرگرتنەوەی فێرخوازەکان پەیوەندیان پێوە ئەکەنەوە جارێکی تر و ئاگاداریانەکەنەوە حاڵەتیشمان هەبوو مەسەڵەن سفەی کردو لەو کاتەیە حاڵەتێکی نەخوازا و ڕوویاوە بۆ خوێندکارم ڕاعاتی ئەوەمان کردو بەڵام قانونیەن لە ماوەی 10 ڕۆژە پێویستە خوێندکار پەیوەندی بکە ئەگەر پەیوەندی نەکە ئەو ناوانەی کە پەیوەندیان نەکردو بەرزەکەتەوە بۆ وەزارەتی پەروەردە یەدەگەکان ئەوانەی کە لە دوای ئەوان بەڕێزبەندی هاتوون بەو نمرانی کە لە دوای آخر کەسکەوە ژیراوە احتیاتەکان پڕێکەنەوە. بەڵێ مامۆستا لە وەزارەتەوە تا چەند گرنگی بە پەیمانگاکان بەگشتی ئیراوە بە تایبەت پەیمانگای وەرزشی؟ وەڵاهی ئەگەر واقعانە قسە بکەین گرنگیکی ئەو توی پێ نەدراوە لە وەزارەتەوە لەبەرەوەی زۆر جار ئێمە ینی تێئەپەڕێ ئەو بڕیارانی کە دەرەچێت بۆ وەزارەتی پەروەردە پەیمانگاکانیان بیرەچێتەوە دیسانەوە خۆمان بە دوواداچوونی بۆکەین و خۆمان دوایەکەوین بۆی ئەیخێنەوە بیریان بووی کە بڵێن ئەم بڕگەیش پەیمانگا ئەگرێتەوە یان نایگرێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی پرۆسەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەیمانگاکانەوە سەرپەرشتی ئەکرێن پەیمانگایانە هەمانجیمان دروست کردو توانیمانە بکویتوانە ئەو ڕێنمایی و بەرکارانی کە یەتە پێشەوە مارسەی بکەین و جێبەجێ بکەین. ئەگەر لە کۆتایی گفتوگۆکەیە ڕێنمایەکی جەنابەت هەیە کە بتەوێت ئاراستی خوێندکارەکانی بکەیت لەم چەند ڕۆژەیە کە دەرفەت ماوە چیان پێڵیت؟ ئەوەی کە زۆر گرنگە ساڵانی پێشوو ڕێنمایەکان بەو جۆرە بوو کە فێرخوازی ئەتوانێت دەرچووی نوێی بنەڕەتی بێ بەڵام بۆ مەرجی کە دەرچووی ئەو ساڵە بێ یا ساڵی پێشووتر بێ بەڵام ئەو ساڵ ئەو بڕگیان لا بردووە کەواتە فێرخواز ئەتوانێت دەرچووی نوێی بنەڕەتی بێ گرنگ نییە لە چی ساڵێکە نوۆکی تەواو کردووە ئەگەر ئەم ساڵ بێ یا ساڵی پار بێ یا پێرار بێ یا چەند ساڵی تر بێ بەڵام گرنگ ئەوەیە تەمەنی لە 18 ساڵ زیاتر نەبێ لە یەکی 2005ەوە لەبەروی ئەم بڕگەیە ئەم ساڵ تازە زیاد کراوە و ئەمە دەرگا زیاترە کاتەوە بۆ ئەو فێرخوازانی کە بیانێت لە پەیمانگا وەربگیرێن لەبەری زۆر جار ساڵانی پێشووتر تەلەبە هاتووە بۆ لامان دەرچووی پێرار بوو نەیتوانیوە بە پێڕێنمایەکان فۆرم وەربگرێت بەڵام ئەم ساڵ ئەو مەرج و پێوەرە لابراوە هەر خوێندکارێک پۆلی نوێی بنەڕەتی تاو کردبێ مافی وەرگرتنی فۆرمی هەیە و ئەتوانێت بچێتە ڕکابەرێکەوە. زۆر سپاس مەمنون بۆ ئامادەبوونی بەڕێزت.